دیمەنی کەمبوونەوەی ئاوی زەی بچووکە لە سنووری قەزای پشدەر بەهۆی ئەوەی کاماوەی 25 ڕۆژە کۆماری ئیسلامی ئێران ئاوی زەی بچووکی لا دیوی خۆی گرتووەتەوە. ئەو دیمەنەش کە ئێستا هەیە تەنیا ئاوی کانیا و کارێزەکانە کەماوەتەوە. بەو هۆیەوە گرفت بۆ پرۆژەی ئاوی خواردنەوە و کشتتوکاڵ و سامانی ماسی لە دەڤەرەکەدا دروست بووە. جوتیارانی پشدەریش دەڵێن هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ ئاو کەمی نەکردووە بەو هۆیەشەوە تووشی زیان بوون. والله إلى 2010 بلين 2010 جدياوة بلا ماكو كرتين وكرتي بسبين روش جدياوة وكسش خلينا كما صعب. أري والله سرد من وين شو جاري والله بامي هي بولي ناكرتو. أري والله لبد بيعين. زوني قراني آونيا وخدمة جزاريني بقلاص بو واوي. أو كما إيران أو كي قلتوا أو ذلك قرار وعدين بلا بوين كلا بنداوي ما بودوش كمداوي كشان بودوش نكدين. والله زەرۆ زیانی زۆرە ئێستا ئەمە ڕۆژان پێشەوەی وا بگیرێتەوە 4 سندوق لێ دەکەنەوە ئێستا 2 سندوقان لێ دەکەنەوە ئاو نییە. لێپرسراوی پرۆژەی ئاوی خاص دەڵێت بەهۆی گیرانەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە گرفێت بۆ پرۆژەی ئاوی خواردنەوەی قەڵاتزێ دروست بووە. گەورەی بۆ ناوچەکە دروست کردووە لە زمینی و گیرگرفتانەشدا گیرگرفتی بۆ پرۆژە ئاوی خاص لە قەڵاتزێ دروست کردووە. بێگومان ئێمە لە سەرەتای دەستپێکردنی لە سەرەتای وشکبوونی گەیشتنی کەمی ئاو بۆ پرۆژەکەمان توانیمان لە ماوەی 2 ڕۆژدا ئەو بربەستە کاتیە نۆژن بکەینەوە لە دوای ئەوە سیستەمی ئاو پێدان بگەڕێنەوە باری پێشووی خۆی چکە ئێستا ئەگەر بەنداوی دڵگە دروست بکرێ تۆ لە وەرزی بارانەوی تەڕیدا ئەو ئاوە کۆ دەکەیەوە لەو کاتانەی کە وشکێ بەکاری دەهێنی ئەمە هاوکارێکی زۆر باش دەبێت کە ئێمە ساڵان تووشی ئەو گرفتە نەبین. ساڵانە بەهۆی گرتنەوەی ئاوی زەی بچووک لاوەرزی هاویندا لەلایەن ئێرانەوە کە سەدی کۆڵەسەی لەسەر دروست کردووە هاوڵاتیانی قەڵاتزێ تووشی گرفت و زیان دەبن و پرۆژەی ئاوی خواردنەوەی خاسیش لا سەدا 98 پشت بەو ئاوا دەبەستێت جگەلەوەی کشتتوکاڵ و سامانی ماسیش تووشی گرفت دەبن بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەو کێشەیە چارەسەر بکات. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتزێ.